من ئەحمەد حاجەوەشی یەکێکم لە خوێندکارەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ڕاستیە ئەم زانکۆیە بۆ من ئەو ناوەندە بوو کە توانیم لە ڕێگەیەوە یەکێک لە قۆناغە گرنگەکانی ژیانم کە بریتیە لە پەرلەمانتاری دەوڵەتی فیدرال بەدەستبێنم. أنا سلف إسماعيل من سوريا من روجافا كردستان. درست 4 سنوات بجامعة UHD. خوشحال بوو بە شەنازیەوەیەکێک بووم لە خوێندکارانی کە کۆلێژی کاریگەری و ئابووری زانکۆی گەشەپێدانی مرۆیی تاڵ کردووە. ئەو پێگە کۆمەڵایەتی کە ئێستاش هەمان بەشێکی گەورەیە گەڕێنەوە بۆ تاڵکردنی ئەم زانکۆیە. لە ڕێگەی ئەم زانکۆوە توانیم بگەمە ئاستێکی باوا کە ئێستا یەکێکم لەو کەسانێکەوە لە وەسەطی سیاسیادارم هۆکاری سەرەکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بوو. استفدت كثير من الناحية العلمية بهذه الجامعة من ناحية الدروس اللي كنا ناخذها من دروس التسويق ولا الإدارة ولا من المحاسبة من جميع شغلات تعلمنا كثير شغلات اللي نحن ممكن ما نلاقيها بغير جامعة ثانية والحمد لله شكر حتى الأساتذة اللي يعرفون يوصلون المعلومة أكثر للطالب من الناحية العلمية وكيف توصل المعلومة من الأول يعني خطوة خطوة درجة درجة لحد ما الطالب يقدر يعني يتميز بأي درس كان. دڵخۆش بووم بەوەی کە هەمیشە ئەم زانکۆیە ئیشان لەسەرەوە کردەوە مامۆستانی لێرەوە ناڵێنەوە لە ئاستێکی زۆر بەرزابن بۆەوەی تەلەبەکان بتوانن سوودێکی زۆر وەربگرن. لێرەوێ ڕای بابەتە زانستیەکان گرنگی و بایەخێکی تەواو دراوە بە توانە ئەدەبی و هونەری و کەسیەکان. یەکێک بووم لە خوێندکارانی زانستی دارایی بانک و توانیم ئەو قۆناغە بە سەرکەوتەوی ببڕم و توانیم لەم زانکۆ فێری بابەتەکانی ژمێریاری و ئیداری ببووم و هەر توانیم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی دابمەزرێمەوانێ و بۆیە داوا لە خوێندکارانی خۆشەویستەکەم ئەگەر ئەیانەوێت فێری بزنس و کاری ئیداری و کاری ژمێریاری بە شێوەیەکی زۆر باش بن باڕوو بکەن لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. أنا فاطمة إبراهيم طالبة في جامعة التنمية البشرية قسم إدارة. لا أشعر في الفرق بين الأكراد والسوريين وأنا دخلت جامعة التنمية البشرية لأن يوجد لدي ثقة في الأساتذة والمناهج. من بینی أحمد درچی بەشی دارایی بانک کۆلێژی کارگەری و ئابووریم ساڵی خوێندنی 2012 پاش دەرچوونم نزیکەی 5 ساڵە کارمەندم لە زانکۆکەم و پراکتیکی ئەو زانستاکەم کە فێری بووم. والحمد لله والشكر إنه قدرت تخرجت بهي الجامعة وبتمنى أكمل الماستر والدكتوراه من نفس هي الجامعة حتى أقدر أكمل مشواري التعليمي. من بە هەموو کەسانە ئەڵێم کە یانوێت بێنە ئەم زانکۆیە بێ دوودڵی بێن ببنە خوێندکاری ئەم زانکۆیە چونکە ئەتوانن ئەوەی کە بیانەوێ بەدەستی بێن. وبدەستدانی ئاەندێکی باش زانەوە ئێمە زانکۆی گەشەپێدانی مرۆییمان هەڵدەدات.